دایک و باوک بەرپرسی یەکەمن لە پەروەردەکردنی منداڵەکانیان کوڕ بن یان کچ بن و لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوانەی کە سەرپەرشتیاری منداڵیان کەوتۆتە بەردەست لێپرسینەوەیان لەگە دەکا ئایا ئەو حەق و مافەی منداڵ هەیبوو لەسەر داک و بابی بۆی جێبەجێ کرد یان ئەوەتە و بزری کرد. بۆیە خوای گەورە فەرمووی قوو ئەنفوسەکوم و ئەهلیکوم نارا. سەرەتا باوک دەی بە خۆی بێتە قودوە بێتە پێشەنگ خۆی بپارێزی. ئینجا خێزان و ئینجا منداڵەکانی چۆن دایک و باوک دەبینی لە سەرما و گەرمای دنیا منداڵەکانی دەپارێزێشتان سەرما نهاتیە پێداویستەکانی گەرمکەرەوەی لۆ دەستەبەر دەکا یان هاوین نەهاتیە کەلوپەلی فێنەکەرەوەی بۆ دەستەبەر دەکا بە هەمان شێوە دەبی لە سەرما و گەرمای دۆزەخیش بیپارێزی. تەمەن ئەوەش بۆی دەکرێت کە بە جواترین شێوە پەروەردەی بکە پێی بگەینی تێی بگەینی لەسەر داک و بابە خەم لە دینی منداڵەکەی بخوا خەم لە دنیای منداڵەکەی بخوا خەم لە ئەخلاقی منداڵەکەی بخوا بە شێوەیەکی تەندروست منداڵەکەی پەروەردە بکە کە بتوانی چۆن ژیان و ژینگە و دەوبەری خۆی بپارێزی کەسێکی بەکەلەی بی کەسێکی بەسوود بی کەسێکی سوودبەخش بی لۆ خۆی و لە بۆ دەوروبەری خۆی. کەواتە داک و باب بەرپرسی یەکەمن. بۆیە پێغەمبەر دەفەرمێت سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەر منداڵێک کە لە دایک دەبی لەسەر ئەساسی فترە لە دایک دەبی لەسەر ئەساسی خواپەرستی لە دایک دەبیتن. بەڵام ئەوەی کە دێگۆڕانکاری بەسەر ئەو منداڵدێنی ئەوەی دەکەوتە دەوروبەری ئەو منداڵی بە دەرەجەیەک داک و باب چۆن منداڵ کە چاو دەکاتەوە داک و باب دێنی داک و باب دەیکاتە جوولکە دەیکاتە گاور یان دەیکاتە کەسێکی مەجووسی و ئاگر پەرست. ئینجا لە پاش داک و بابیش ئیدی خەڵکانی تر هەیە ئەو پەروەردە دەکەوتە سەر ئەستۆی سەرشانیان. مامۆستایەکی بەڕێز بۆی جێڕامەوە گوتی شتێکی سێرم لە قوتابیەک بینی ڕۆژێک پرسیارم کرد لە قوتابیەکان هەمووی لە قۆناغی سێمی سەرەتایی بوون هەر یەکێک لێوە پاشە ڕۆژ حەز دەکات بێتە چی یەکێک گوتی حەزم لێ بمە کەشتیوان واتە قوپتان لەناو دەریایەکان کەشتی لێ بخڕم یەک گوتی حەزم لێ بمە فڕۆکەوان یەک گوتی حەزم لێ بمە ئەندازیار یەک گوتی حەزم لێ بمە مامۆستا. بەڵام قوتابیەک زیاد لە قوتابیەکان تی وەڵام مامۆستا من حەزم لێ بمە سەحابە. وتم بۆ کوڕم بۆ دەتەوێت بێ سەحابە لەبەرەوەی هەموو شەوەک بەلەوەی بخەوم داکەم باسی ژیاننامە یەکێک لە سەحابەکانم بۆ دەکا بەڕاستی زۆر پێیان سەرسامم. سەحابە تەمەنیان وەکو ئێمە بوو بەڵام چۆن توانێن خوا لە خۆیان ڕازی بکەن وە گەوردەی خزمەت بە دین بکەن وە گەوردەی خزمەت بە بەشەریەت بکەن. هەر یەکێک لەوانە بۆ ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی دنیا هەتا ئێستاش خەڵکی ڕێنمایی دەکەن بەرەو دینداری و بەرەو دنیاداری و بەرەو خواپەرستی و بەرەو خۆنەویستی و بەرەو بەشەردۆستی و بەرەو خەڵک ویستی. یعنی بەڕاستی ئەوەش تەئسیری داکمان لە بۆ بەدەردێخی. بۆیە لەسەر داک و بابە یەکەم شت ئەو منداڵی فێر بکە هەز بە چاودێری خوای گەورە بکە کە خوای گەورە دەیبینی کە خوای گەورە دەیبیستی ئەوەی لە مێشی زەرە بکە بۆ کە گەورە بوو ئەو کاتە ئۆتۆماتیشن گوناح ناکە تاوان ناکە ئەو ڕۆ بەداخەوە ئەمە دەمانێت لە ڕێگەی مادیات خەڵکەکەی زەبت بکەین لە ڕێگەی کامێرەی مراقەبە. بەڵام ئەگە فێرت کرد ئین الله کان عەلەیکم ڕەقیبا خوای گەورە 24 سەعات دەیبین نەدەخەوی نەوەنەوزی دێتێ لە هەر شوێنێکی خوای گەورە ئەسمع و ئەڕا دەیبینی و دەیبیستی. بۆیە باشترین شتێکە کە ئێمە لەسەر ئەو ئەساسی منداڵەکانمان پڕ دەکەین بە تایبەتی لە ڕۆژگار شوێشە ئەو ڕۆکە کە بەشەریەت هەر هەوی مهەدەدە خەڵکانێک دەستیان بەسەر دنیای خەڵکی داگرتیە بە شێوەیەک مامە لەگە خەڵک دەکەن وەکو چۆن مامە لەگە کەلوپەل دەکەن بڕۆ بڕیارەتەکانیان قەرارەتەکانی هەمووی لە خزمەت خۆی تەنجێبەوەی نادەن داخوا خەڵک بێدین دەردەچی بەدرەوش دەردەچی کەسێکی ساقی دەرەچی کەسێکی خانی دەچی وەکو تەماشای ئەو هەموو کەناڵی دەکەی ئەو هەموو نەزەماتێکە هەیە زۆر بە خراپی بەڕاستی ئیش لەسەر منداڵەکە دەکەن چەندە هەتا ئەو قەناواتانی کە قەناواتی منداڵانە بڕۆ تەماشای ئەفلام کارتۆنەکانیش بکەی هەمووی فێرە سحر و فێرە عەقیدەیەکی خراپ و فێرشتی دەکەن. بۆیە لەسەرمانە داک و بابیش لە ماڵەوە بۆ خۆی منداڵەکەی پەروەردە کۆ بەرنامەیەکی جوانی بۆ دابنێ کە کەسێکی بە کەسایەتی لێ دەربچی کەسێکی سوودبەخشی لێ دەربچی. بۆیە باشترین شتێک وەکو قوتابخانە کە ئەمە منداڵەکانی دەبەر دەکەین ئەو شەریعەتە پاکەی کە خوای گەورە بە پێغەمبەر ڕەوان کردیە وە بکەین منداڵەکانمان ڕوویان لە خوابی لە پشت پێغەمبەری خوا بن و لەسەر ئەو ئیسلامە تێبڕۆن ئەو کاتە چۆن خوا ڕەحمان و ڕەحیمە و پێغەمبەرەکەی بە ڕەحمەت ڕەوان کردیە و تێلەرگەی ئەو شەریعەتەی کە دای بەزاندێ و کویستام کە دەستور و یاسا و ڕێسای موسڵمانانە ببنە کەسێکی ڕەحمەت بەخش. وەڵی ئەو کاتە منداڵەکانیش دەبنە پارچەیەک ڕەحمەت و دەبنە پارچەیەک لە لابەری ئەزیەت و زەحمەت. جا ئومێدەوارم داک و بابەکان بارشی سەرشان هەستن بەرامبەر بە منداڵەکانیان ئینشاء الله.